بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەمڕۆژ بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست شاد بوومەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەران ئێوە چۆن هەڵدەسەنگێنن. ئێوە ئەگەر بێت و شاید حاڵی ڕووداوە سیاسیەکانی 4 ساڵی ڕابردووی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بن ئەوە بێگومان دەبینن کە کێن ئەو پەرلەمانتارانەی کە لە سەر ئاستی عێراق و لە سەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین ناوبانگیان دەرکردووە و زۆرترین بەرگریان لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکەوە دەتوانن لە ڕێگەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون پەیوەندی بکەن و سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەم تەوارانە دەرببڕن کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەران چۆن هەڵدەسەنگێنیت. لە 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی خاوەنی کۆمەڵێک پەرلەمانتار بووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوان کارەکانیان چی بوون تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی عێراقدا بوون تا چەند ئەوان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەنگەری بەرگری لە ماف و داواکاریەکانی گەلی کورددا بوون هەم لە پشکە سیاسیەکان هەم لە پەرسپێکردن لە پرسە یاساییەکان کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. وەکو خۆتان دەزانن کە ئێستا لە سەروبەندی پێکەنانی حکومەتی نوێی عێراقداین لە سەروبەندی پێکەنانی ئەم کابینەیە حکومەت داین و بەر لە حکومەت لە سەروبەندی پێکهێنانی پەرلەمانی عێراقداین کە ئێستا خەریکە دوێنێ لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا سەرۆک و وەجێگریەکەمی سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا. دیارە کۆمەڵێک کێشمەکێشمی یاسایی و کۆمەڵێک کێشمەکێشم لەسەر ئەوە دروست و ئاخۆ چێ دەبێت بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. لەم نێوەندەدا یەکێک لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ئەم خولەی داهاتوودا کۆمەڵی ئیسلامی تەنها 2 کاندیدی لە پەرلەمانی عێراق دەبێت ئەویش هەرێکە لە ئەحمەدی حاجی ڕەشید و بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی. دیارە ئەحمەدی حاجی ڕەشید خۆی کاندید کردو بۆ پێی کە پشکی جێگیری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە مافی کورد دەزانێت خۆی کاندید کردووە بۆی کە ببێ بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان. بەڵام دیارە کە دوێنێ هیچ یەکێک لە دوو ڕکابەرە سەرەکیەکە ئەحمەدی حاجی ڕەشید هەروەها دکتۆر بەشیر حەداد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە ململانەیەکدا نانتوانی 50 بێنن. ئەمە وای کرد کە بەشێک لە هێز عێراقەکان کە تەوافوقی سیاسیان لەگەڵ هەندێک هێزی دیکەدا هەیە تا گەیشتە ئەو ئاستەی کە هەندێک لە میدیاکان باسییانەوە دەکرد کە کاندیدەکەی کۆمەڵی ئیسلامی هەڕەشەیەکی زۆر هەتاوەکو هەڕەشەی گیانیشی لەسەرەوەی کە دەست لە خۆکاندیدکردنی بۆ پۆستی دووەمی جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکێشێتەوە. بەڵام وەکو لە لێدوانە میدیایەکانی ئەودا دەردەکەوت وا دیارەکە بڕیاری دابوو تاوەکو کۆتایی لەگەڵ ئەم پرسەدا بڕوات ئاخۆ ئەم پشکە بەرکورد دەکەوێت یاخودنا. ئەوەی کە بەشێک لە لانە عێراقیەکان بەتایبەت شیعەکان احتیفازیان لەسەر ڕکابەرەکەی ئەحمەدی حاجی ڕەشید هەبوو ئەوەیە کە بەڕەچەڵەک کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا فەرموون. کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سڵاو لێبێ لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون چیتان هەیە؟ واللهی دیارەکەوە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی لە پەرلەمانی کوردستان دیارەوە جێپەنجە دیارە لەسەر کارەکان. بەڵێ بەداخەوە کە پەیوەندەکەی کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە پچڕا دیارە ئەویش ئاماژەی بۆ کرد کە لە 4 ساڵی ڕابردوودا جێپەنجەی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتارەکانی هەم لە پەرلەمانی عێراق دیار وە بەرچاو بووە. ئەمەی کە بەشێک لەلایەنە شیعەکان بە پێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان کە احتیفازیان لەسەر هەبوو ئەوە بوو کە جۆرێک لە ترسیان لە کاندیدەکەی پارتی دیموکرات هەبوو بۆ ئەم پۆستە بۆ پێی کە بەڕەچەڵک کاندیدێکی تورکمانە ئەمەش لێکدانەوەی سیاسی بۆ کراوە بۆ پێی کە تورکمانەکانی عێراق هەم بە پێی استحقاقی هەڵبژاردن لە ئاستەیەکدانین کەم پۆستە وەربگرن و هەمیش بە دەستێکی هەرێماتی لێکیان دەدایەوە. کاک ساڵح لە چوارخۆڕنەوە لەگەڵمانە. کاک ساڵح فەرموون. ئەو کاتت
باش بەڕێز هەموو کاتێکتان باش. دەست خۆش بێ بۆ ئەو تەوەرەی ئەزیزی من دیارە لە هەموو دنیا کە ئەندام پەرلەمان کۆمەڵێک خەڵک دەگاتە ئەو شوێنەی کە ئەجندای نەتەوەیەک جێبەجێ دەکات خۆ ئەجندای نیشتیمانێک جێبەجێ دەکات ئەرکی سەرشانی هەموو ئەو ئەندام پەرلەمانانەیە کە چالاک بن پێش ناکە بە ئێمەیان هەر لە یەکێک لە ئەندامەکانی هەر دەستێک بێت و بەنسبەت هەڵبژاردننی ئەو بەڕێزەی کە باسی لێ دەکەن بەشیر عەداد ئەو ئەجندایەکی تورکیا جێبەجێ دەکرێت ئەزیزم با ئێمە خۆمان جێل نەکەین هەکە هەموو فراکسیۆنەکان لەوێ بە ئاگابن کە ئەوڕۆ بەشیر عەداد باشە دەبێت کەسی کەمان نەبێ یعنی لە بەغداد بێت و بەربژێری کەن بۆی بێتە جێگری پەرلەمان هەکە هەموو ئەندام پەرلەمانەکە خاوەنی هەڵوێستێکی نیشتیمانی نەتەوەیی بێت پێویست ناکە دەنگ بەشیر عەداد دەنگ کابرایە کە هەر لە ساڵی 1993 ئەو کاتی کە بژێتەوەی ئیسلامی من دەنگ بدە و کەسە ئەجندایەکی تورکی جێبەجێ دەکات لەبەری هەموو کات هەوڵ دەدا هەستی نەتەوایەتی لە ناوتاکی کورد نەئێڵێ بە پیاوی کۆمەڵێک شت من هیچ کاتێک دین بەربەست نەبوو لەوەی کە تۆ نیشتیمانی خۆت و خاچی خۆت بنبڕ بکەی بەڵام ئەوە ئەجندایەکی تورکیا جێبەجێ دەکرێت داوا لە هەموو فراکسیۆنەکان دەکەم بڕژێنە سەر سەقامەکان ئەوە ئەجندایەکی تورکیا جێبەجێ دەکرێت عەزیزانی من بەڕاستی ئەوە کاک ساڵح بەگشتی سەرۆکی پەرلەمان کاک ساڵح ئەنجومەنی وەزیرانیش لێ و جێگرەکەشی ئێمە بۆمە نابێت بەگشتی کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 4 ساڵی ڕابردووە هاوڵاتیەک چۆن هەڵدەسەنگێن من دەستخۆشیان لێ دەکەم لە یەک بە یەکیان دەستخۆشیان لێ دەکەم بەڵام پێشنیارم بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە حەز بەوەی دەکەم کە ئێمە لە بانکخواز بگەڕێین ئێمە خەڵکی دیبلۆماسی خەڵکی سیاسەتوان بەڕاستی مەسەلێکی بڵێن ئێستا بۆ نمونە کۆمەڵ ئەندام پەرلەمانمان هەیە دەتوانم بڵێن لە ڕووی کۆمەڵێک شتدا ضعیفە ڕاستە لە ڕووی کاروباری ئیسلامی و کاروباری کۆمەڵایەتی و کاروباری فیقه و عامە شارەزان بەڵام مەسەلەی سیاسی و نەتەوەی نیشتیمانی دووشی زۆر لێک جیاوازن جا پێ هیوادارم کۆمەڵی ئیسلامی ئەو کەسانە بنێرێ کە وەکو ئەحمەدی حاجی ڕەشید بن بەڕاستی نمونەیە بەڕێستان بەڵام بەڕاستی شانازیتان پێوە دەکەم هەڵوێستی ئەوان دوێنێ لە ئەم کێشمە سیاسیانی کە لە پەرلەماندا ڕوویدا چۆن هەڵدەسەنگێنن بۆ پێی کە بە پێی قسەی میدیاکان و بە پێی قسەی خۆی بێ کە بۆ میدیاکان کردوێتی هەڕەشەی هەتاوەکو گیانی لەسەر ئەو بۆ پێی کە هەڕەشەی لەلایەن سەرکردێکی سەربازیشەوە لێکرابێت ئەم هەڵوێستانە تا چەند گرنگن بۆ کورد ئەوە دوێری و نەترسی و لێزانینی و تێڕوانی ئەحمەدی حاجی ڕەشید و ئەوانە دەبێت بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە یعنی ئەوان لە چێ دەترسێن کاکە یعنی وەرە سەیر کە کاتی خۆی کە هەر دژمنێکی ئێمە کە هەوڵی تیرۆر کردو هەوڵی ناورێن لەوە دەترسێن خەتەرەیە لەسەر گیان و دەسەڵاتی ئەوان بەڕاستی من بە نمونەیەکی بەردی دەزانم بەڕاستی کابرایەکی لێ هاتووە لە بواری شەکەی خۆیدا هەم کەسێکی دڵسۆزیشە بۆ کاروباری خۆی بەڕاستی جێی متمانەی خەڵکە ئەو خەڵکێک کە دەنجی داوە هیچ دەنگی بە فیڕۆ نەچووە هیوادارم هەموویان ئەحمەدی حاجی ڕەشید بن کاک ساڵح پێشنیارت چییە بۆ ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە بە نوێنەراتی کورد چوون بۆ بەغدا کە هەڵوێستەکانیان بەڕاستی لەوەها حاڵەتێکدا هەڵوێستێکی جوان بێتوە بە دڵی هاوڵاتیان بێت من لێرەدا داوا لە تەواوی ئەو ئەندام پەرلەمانانەی کە بەدەنجی ئەو میلەتە بە خوێنی ئەو شەهیدانە دایکی شەهیدان و ئەو ڕەنزەر و هەژار و ئەو خەڵکە کوردە نردووی بۆ ئەوێ هیوادارم ئەجندای وڵاتان جێبەجێ نەکەن ئەجندای نیشتیمان و خاچی خۆیان جێبەجێ بکەن کورە باڕۆڕەشی دنیا و قیامەت نەبن ئەوانە دەنجی ئەو میلەتەکەیان دوونێوێن دەرێ باوەکو ئەو ئەحمەدی حاجی ڕەشیدەی دڵسۆز بن کە ئەوڕۆ لەبەر هەڕەشەی دژمان دەڵێن دەبێت لە چێچۆ خۆی ناچێتەوە هیوادارم ئەو ئەندام پەرلەمانانە دەنگەکانی خۆیان کە گەیشتونەوێ بە فیڕۆنەدەن یعنی متمانەی ئەو خەڵکەی لەدەست نەدەن سپاس بۆ کاک ساڵح لە چوارخوڕنەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان بەڕێزان ئەوە بوو کە لە خولی یەکەمی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دوێنێ کاندیدەکەی کۆمەڵی ئیسلامی بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو کاندیدەکەی بەرامبەری نەیانتوانی هیچ یەکێک لەو دوانە 50 زاید یەک بەدەست بێنن وا دیارە هەڵبژاردنەکان دواخرا بەڵام دیارە ئەم مەوقیفە سیاسیانە بەڕاستی کەسێک و کاندیدێک کە بەنیەتێکی نیشتیمان پەروەرانە و بە هەستێکی خۆشەویستی بۆ نیشتیمان بچێت بۆ ئەم شوێنانە بە تەکید ئەدا وە هەڵوێستی کاری پەرلەمانتاریان لەم شوێنەدا بە جۆرێک دەبێت کە بەم جۆرە لە بەرژەوەندی هاوڵاتیان وە بەدڵی میلەتەکان دەبێت ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا بینیمانە کە بەشێک لە پەرلەمانتارەکانی هێز و لانە سیاسەکانی دیکە
تەنانەت لە کاتی سەردانیان بۆ لای بەشێک لە سەرکردەکانی ناوەڕاست و باشووری عێراق سەرکردەی هێزە سیاسیەکان یاخۆت سەرکردەی تەوژمە ئاینیەکان دەبینین کە بە جۆرێکی زۆر نامۆوەکو لە میدیاکاندا زۆر جاروە لە سۆشیال میدیادا دەردەکەون ڕێز و تەقدیرێکی یەکجار زۆر لەم کەساتیانە دەگرن کە بەڕاستی زۆر جار ئەمانە بوونەتە جێگەی سەرنج و تێبینی خودی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەمانە بە نوێنەراتی گەل نەچوون ئەم هەڵوێستانە بنوێن بەڵکو بۆ چونکە داکۆکی لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. بۆیە لە 4 ساڵی ڕابردوودا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەرچی بە قسەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێژیان زۆر کەم بۆ تەنها 3 پەرلەمانتاری هەبووە لە پەرلەمانی عێراق، بەڵام لەبەرەوە کە ئەم دەنگانەی کە ئەوان پێچوون دەنگی ڕەسەن بوون و دەنگی پوچ نەبوون وەکو هەندێک لە کاندیدی هێزەکانی دیکە، ئەمە قسەی هاوڵاتیانە دەڵێن. بۆیە زۆر جار دەوترێت کە تامی 10 پەرلەمانتار دەدەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وە هێز و سەنگ و قورسایی 10 پەرلەمانتاریان هەیە ئەم کاندیدانەی کە بەڕاستیوە فیالی بە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چوونەتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تەوەری بەرنامەی دوانگەی خەڵک کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن هەڵدەسەنگێنن؟ پێتان وایە لە 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو 3 پەرلەمانتارەی کە ناردبووی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە فیعلی هەر خەریکی کۆمەڵێک بابەتی تەرفیهی و خەریکی وەکو بەشێک لە پەرلەمانتارانی دیکە وەک دەوترێت خەریکی شتی لابەلا بوو بن و ئاگان لە پرسە سیاسی و یاساییەکان و ئەو پرسانەی کە ئەوان بۆی چوون بۆ بەغدا ئاگان لیان نەماوەوە، تەنها خەریکی داوەت خواردن و کۆمەڵێک شتی لابەلا بوون کە زۆر شت هەیە بەپێی و قسەی ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە لەوێ هەن لە فراکسیۆنەکانی دیکە ڕوودەدات بەڕاستی ئەگەر بێت و لە میدیاوە باز بکرێت ئەوە خەڵک هەر باوەڕ ناکات کە بەشێک لە پەرلەمانتارەکان کە بە نوێنەراتی گەلی کورد چوون بۆ ئەوێ ئیشیان چییە؟ ئایا تا چەند کاندیرەکان و ئەو ئەندامانەی کە کۆمەڵی ئیسلامی ناردوونی بۆ بەغدا لە 4 ساڵی ڕابردوودا ئەوان خۆی خۆیان داوەتە ئەم جۆرە بابەتانەوە یاخود بە پێچەوانەوە تا چەند لەسەر پرسە سیاسی و یاسایەکان ورد و جددی بوون بۆەوەی کە چوونیان بۆ بەغدا بە هەوانتە و گاڵتە نەبێت بەڵکو چوونیان بۆ ئەوێ دەستکەوتێکی نیشتیمانی و بەرهەمێکی بۆ داهاتووی ئێمە و نەوەکانمان هەبێت. تەوەری بەرنامەی دوانگەی خەڵک کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەران چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا ئەم ڕووداوە سیاسیانەی کە لە دوێنێ یاخود لە 4 ساڵی ڕابردوودا زۆر جار کۆمەڵێک مووقیفی سیاسی دیکە هەبوون، فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی چۆن ئەدای کاری خۆیان کردووە پیشەیان نەبوون و لە دەستور و پرەنسیپەکان لا نەداوە بەڵکو ئەوان وەکو بەشێک لە پەرلەمانتارەکانی دیکە کاتیان بەسەر بردووە. باوکی محەممەد لە سەید سادقەوە لەگەڵمانە فەرموون. باوکی محەممەد هەموو کاتێکتان باش. باوکی محەممەد دەستخۆشی لە کاغەحمەدی حاجی ڕەشید دەکەم من لە تەوارەکەیشی دەرەچوم کە لەشان لە ڕووداوە حقیقەتێکی زۆر جوانی دەستخۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد بۆیەکی کە ئێمە وەک منافقێکی خۆڕەشناری داهاتوین داوەجێ بۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. باوکی محەممەد ئەم هەڵوێستانە ئێوە وەکو وڵاتیەک چۆن هەڵدەسەنگێنن؟ پێتان وایە بە فیالی ئەمە لە هەستێکی نیشتیمان پەروارانەی قوڵەوەیە کە کەسێک نەهێڵێ پۆستێکی وەها بۆ نەتەوەیەکی دیکە بێت بەڵکو ئەم پشکە کە ئیستحقاقی کووردە شەڕی لەسەر بکات تەنانەت گیانی خۆی بۆ بخاتە مەترسیەوە؟ بەڵێ ئەوەی کەوتی ئەو سیاسیمیانیش خۆهێت ساریان گوڵەتێنال کۆمەڵی ئیسلامی بەدەم کورتیوە بردی ساری وڵاتێکی گەورەی وەکو کۆماری ئیسلامی کردووە جرگەی نرخاندنە تاقە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامی بکەنە نمونە و پێشەنگی خۆیان لەم هەڵبژاردنەدا پاداشتی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بنە. تا چەند گرنگە لە هەڵبژاردنەکاندا هاوڵاتیان بە فیعلی ئەم جۆرە کەسانە هەڵبژێرن کە
دواتر لە مەقعەدی یاسادانان لە شوێنی سەر کورسی یاسادانان بەرگریەکی ڕاستەقینە لە هاوڵاتیان بکەن. نمونەی وەک ئەو پەرلەمانتارە دلێرەی کە دوێنێ بوو بە مانشێتی ڕۆژنامە و هەروەها سەردێڕی هەواڵەکانی زۆربەی میدیا عراقیەکان. بەڵێ وەڵی ترەوە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان حەقا ئەو ئەمەلیانە لە بەرچاو بگرن کە کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای داهەبووی لە پرۆسەکانی هەڵبژاردن و لە هیچ مەرحەلەیەکا سەدەمەزری بۆ ئەم دەسەڵاتە نەکردووە ئەدەبی کەمە نمونەیە بۆ خۆیان و پاداشتی ڕەنج و ماندووبوونەکانی بەربژێرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بن. بەڵێ باوکی محەممەد لە سەی سادقەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان لەم خولەی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا لە دوای پرۆسەی ئازادی عراق لە ساڵی 2023 کە ئەمە پێنجەم خولی دانیشتنی پەرلەمانی پێنجەم خولی پەرلەمانی عراقا تیایدا لە چەند ڕۆژێکە گفتوگۆ دەکرێت سەبارەت بە پێکهێنانی ئەم کابینەیەی پەرلەمانی عراق بۆ پێی کە کێشمەکێشمێکی زۆر لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمانی عراق بوو. لە چەند ڕۆژی ڕابردوودا پۆستی سەرۆکی پەرلەمانی عراق یەکلای بوو کە ئەویش محەممەد حەلبوسی بوو، کاندیدی سونەکان بوو. دیارە لە دوێنێەوە کێشمەکێشم لەسەر پۆستی جێگیری یەکەم و دۆمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق بوو. دیارە وا پێدەچێت ئەمیش لەم زوانێک لای بێتەوە. کاکاروان لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو. کاکاروان کاکاروان سڵاوتان لێبێت. بەڕێستان سەرنج و تێبینیتان چیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. سلام علیکم. عەلەیکە سەلام. دەستخۆشی لە کاک ئەحمەد عازڕەشتی دەکەم. بەڕاستی پەرلەمانتارێکی بوێرە، یعنی زۆر سەرکەوتووە لە کارەکەی خۆی. دەستخۆشی لێ دەکەم. هیوادارم هەموو ئەندام پەرلەمانەکان وەکووی بن. پێتان واتە چەند پەرلەمانتارەکانی و نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی جدی بوون لە کارەکانیان؟ کاک کاروان پێتان واتە بەڵێ تا چەند پەرلەمانتارەکان فەرموون. کاکاروان فەرموون. بەێ ئەمن وەکو پۆسەکی نە کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لێ دەکەم لەبەوەی زۆر سەرکەوتووە دەستشی دیابە لە ناو پەرلەمانی عێراق، یعنی شایەتی هەموو شتێکە کە ئەوە بکە. تا چەند گرنگە هاوڵاتیان کاکاروان تا چەند گرنگە لە کاتی هەڵبژاردنەکاندا هاوڵاتیان ئەم جۆرە کەسانە هەڵبژێرن بە فیعلی کە دەبن بە داکۆکی کارێکی سەرسەخت لە ناوەندی بڕیاردا. دەستخۆشی لێ دەکەم. سپاس دەکەم. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە هەولێرەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێکرد لە ئێستادا لە سەروبەندی پێکهێنانی ئەم کابینە نوێی حکوومەتی عراقی دەنبەر لە کابینەکەش لە سەروبەندی تەشکیلکردنی پەرلەمانی عراق و دانانی سەرۆک و جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق داین. لە ئێستادا لە دەنگدانێکی ئاشکرادا وا دیارەکە سەرۆکی پەرلەمانی عراق دیاریکرا، سەرۆکی 4 ساڵی داهاتوو کە محەممەد حەلبوسی بووە، جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عراقیش بە هەمان شێوەیەک لایکرایەوە. ئەمە بوو کۆمەڵێک کێشمەکێشم لەسەر جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عراق دروست بوو. ئەویش لە نێوان دوو کاندید کە هەردووشیان کوردن، بەڵام ئەوەی کە وەکو پێشتر ئاماژەم پێکرد کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێز دکتۆر بەشیر حەداد بوو، وەکو لە میدیاکان باس دەکرێت کە کۆمەڵێک احتیفاز و کۆمەڵێک خۆ پارێزی و پارێزبەندی لەسەر ئەو هەیە بۆ پێی کە ئەوان گومانێکی ئەوە دەکەن کە ئەم کاندیدا کاندیدێکی هەرێمی کوردستان نەبێت بەڵکو کاندیدێکی هەرێمەتی بێت کە ئەمەش لێکدانەوەی سیاسی خوڵ هەڵدەگرێت. بۆیە لە چەند دەنگدانێکدا ئەم پرسە بە تەواوەتی یەکلای نەبووە. دەتوانن سەبارەت بە کار و چالاکی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی ئەو ئەندامانەی کە لە 4 ساڵی ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەرانی عراق
خزمەتیان بە هاوڵاتیان کردووە لە پرسە سیاسی و یاسایەکاندا هەمیشە لەسەر خەت بوون و لە ماوەکانی ڕابردووشدا لە سەروبەندی پرسی تێپەڕاندنی بودجێ عێراقدا بەڕاستی ئەم کاندیدە بەرەز ئەحمەدی حاجی ڕەشید ڕۆڵێکی باڵای هەبوو بۆ پێی کە هەمیشە وەک لە میدیاکانەوە باز دەکرێت داکۆکی لە مافی هاوڵاتیان و قوتی هاوڵاتیان کردووەوە شەڕێکی یاسایی زۆری لە گەڵ سەرکردەکانی حزبەکانی ناوەڕاست و باشووری عێراق کرد و پەرلەمانتارەکانی ئەوان کرد لە پەرلەمانی بەغدا بۆ پێی کە نابێ مافی و قوت و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاوا تەخشان و پەخشان بکرێت لەلایەن بەغداوە. کاک محەممەد لەگەڵمانە لەکوێوە؟ کاک محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمانە، کەرکووکی قودسی کوردستان. کاک محەممەد سڵاو لێبێت و ئەم کاتتان باش. سەرنجی بەڕێستان لەسەر تەوری بەرنامەکە چییە کاک محەممەد فەرموون؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، وڵای ئەوەی دەمەوێت زیاتر قسەی لەسەر کەمەوەی کە دوێنێ و ئەمڕۆ لە نێو پەرلەمانی عێراقدا ڕوویدا بۆ هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دیادا منافەسە لە نێوان دوو کاندید بوو، کاندیدی پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی کۆمەڵی ئیسلامی. بەڵام ئەوەی کەمایی نیگەرانیە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان وەکو خەڵکێکی موسڵمان و ڕوو لە ئاین و خواپەرستەوەیە کە کۆمەڵی ئیسلامی وەکو حزب و هێز و لایەنێکی سیاسی کە هەڵگری دروشم و باگراوندی ئیسلامیە ئەوەی کە لە هەواڵەکاندا باز دەکرێت و لایەنی شیعی خۆیان باسی دەکەن، دەڵێن ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی هاتوونە تەلامان کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی وتیوانە ئەو لە کاندیدەی پارتی دژی ئەهل البەیتە و دژی شیعەیە. بەڕاستی ئەمە لە ئەتواری ئیسلام ناوەشێتەوە، لە خۆڕەوشتی مسلمانان ناوەشێتەوە. ئێوە وەکو حزبێکی ئیسلامی بە هەڵگری باگراوندێکی ئیسلامی خەریکی چاواشەکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانن کە ئەمەش ڕاست پێچەوانی ئایری پیرۆزی ئیسلامە. بۆیە بەڕای من کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستە داوای لێبوردن نەخوای گەورە بکات، چونکە بە ناوی خواوە بە ناوی ئاینەوە ئێوە مامەڵە و بازرگانی بە دەنگی دەکدەرانەوە دەکەن بۆ ئەوەی کە سەرنجی خەڵکی کوردستان بەلای خۆتان ڕابکێشن. بۆیە بەڕاستی ئەمە نفاقێکی سیاسیەوە دەیکەن، ئەمە درۆیەکی زۆر گەورەیە لەگەڵ خوا لەگەڵ خەڵک کە ئێوە دەکەن. دەرکەوتا کۆمەڵی ئیسلامی جگەل لە جاشێتی و خۆفڕۆشی و خیانەت هیچی دیکەی بۆ گەلی کوردستان نەچنیوەتەوە. دڵنیا بن ئێوە ڕۆژی بەردەم دەرگای خوای گەورە ڕۆژی بەردەم خوێنی کاک محەممەد قسەکانت تەواو کە داوا لە هاوکارانم دەکەم کە قسەکانی پێ نەبڕن بە دڵی خۆی قسە بکات. کاک محەممەد فەرموون. بەڵام من پرسیارێک ئاڕاستەی جەنابتان دەکەم کە بەڕێستان گوێبیستی من بن. لەگەڵ خوا لەگەڵ خەڵکی بەناوی ئاینی ئیسلامەوە درۆ کاک محەممەد من گوێم لە تۆ گرت و کاتم بە بەڕێستاندا، بەڵام بەڕێستان گوێتان لە من بێت ئایا لا نەشیعە عێراقیەکان بەڕاستی داهاتووی 4 ساڵی سیاسی عێراق کە ئێستا بەگشتی لە بەردەستی شیعەکاندایە لەسەر قسەی کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی هەڵدەستنەوە باوەڕ بە کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی دەکەن ئەگەر بێت و ئەوان لە ڕێگەی مخابەراتیەوە و یاخود لە ڕێگەی هەواڵگریەوە بەفیعلی ترسێکی بەم جۆریان نەبێت لە کاندیدەکەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد. پێتان وایە لە سیاسەتدا شتی وا هەزەلی ڕووبدات کە کەسێک خۆ کاک محەممەد ئەمە سیاسەتە، ئەمە هەمووی لەسەر کاک محەممەد ئەمە شەڕی کۆڵانە نییە، ئەمە شەڕی نێوان دو ئافرەت نییە لە کۆڵانێکدا. بەڵێ فەرموو. دەزانین ئێستا لە نێو پەرلەمانی عێراقدا لایەنی شیعی کوتەلی شیعی ئەحزابی شیعیدا بەشی دوو ڕەوت بوون. ڕەوتەکان یاخود بلۆکەکان بلۆکی ئەمریکیە، بلۆکەکان بلۆکی ئێرانیە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی گەورەی سیاسی لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستان و حساباتی ورد و درشت لەسەر ئاستی ناوچەکە. کاک محەممەد تکا دەکەم هاوکارانم پەیوەندیەکەی با بمێنێتەوە. کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد پارتی بەکەم مەبیرن، پارتی هێزێکی گەورەیە حساباتی وردی بۆ دەکرێت. ئەمە دەکەم کۆمەڵی ئیسلامی ئەوە دەدەڵێم داوای کاک محەممەد کاک محەممەد ئەمە گفتوگۆیەکی لۆژیکیانە نییە. من بەڕاستی من تەنها پێشکەشکارم و بەرگری لە کۆمەڵی ئیسلامی لێرە ناکەم، بەڵام ئەگەر بەڕێستان ئاگاتان لە هەواڵی میدیاکان بێ سەبارەت بەم پرسە بەفیعلی هادیە عامری سەرۆکی حەشدی شعبی بە توندی وەڵامی بۆ ئەحمەدی حاجی ڕەشید ناردووە پێی قسەی میدیاکاندا کە بڵاوکراوەتەوە کە دەبێ خۆی لە کاندیدکردنەکەی بکشێنێتەوە. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی کاک محەممەد دایکی ئەنەس لە سلێمانیەوە دایکی ئەنەس فەرموو. راگیان باشی
سڵاوتان لێ بێدایکی ئەنەس فەرموون. زۆر سپاس بە بەڕێستان. مع الأسف بۆ ئەو برایە کەوا تێنەگەیشتووە کەوا هەر لە خۆی قسە ئەکا تەنەها کەس نەیە خەتان پێگرتۆ نە درگاتان پێگرتۆ نە بەرسیتان ناوەتێ نە حاجەتان ناوەتێ نە شەو چوونەتە ماڵی بەس بە خۆیڵم خۆی جوابی خۆی باتەوە باشە کێ دەستی خستە قوتی ئەم عالەمە کۆمەڵ خستی کێ معاشی دێوەزانە و هەتیوی بڕی کۆمەڵ خستی کێ سەرکوتیا بەدەستە کۆمەڵ بوو مع الأسف بەس ئەو نەی پێڵێن خۆی بەرپرسیارە لە دیوانی خوا خۆی بەرپرسیارە لە قیامەت هەزاران گەنج هەزاران بێوەژن هەزاران هەتیوبار بەنی بەم ڕادیۆ بەم کۆمەڵەیاوە مع الأسف بۆ ئەو برایەکە و قسەیە کرد خوای گەورە بەس لە قیامەت پاداشتی باتەوە هەرەو نەی پێڵێن بەڵێ دایکی ئەنەس ئێستا تەنایی وەکو ئێمە دانیشتوین لە ماڵەیە خەتان پێگرتوین خاتوونەتە ماڵمان حاجەتان نایە تێ دەمانچەتان بەخشیوەتەوە شەو چوونەتە ماڵی مع الأسف بۆ ئەو برایەکە ئەو قسەیە کرد یا ڕەبی خوانێ بەس پاداشتی باتەوە هەرەو نەی پێڵێن دایکی ئەنەس ئەو قسەیە چی بوو کردی زۆر باشە دایق عفو لە خوای گەورەکەن دایکی ئەنەس ئێوە شەنگاتان نابەدەسۆ دایکی ئەنەس ئەگەر جۆ لە دەنگی من بێت ئەمە ئاساییە بەڕاستی بە فیعلی من حەز دەکەم سەرنجی جیاواز و تێڕوانینی جیاواز لەسەر تەوەرەکان بەس نەگاتە ئاستی تەشیر بە ئیسلامێک پەیوەندی بکەن و کاک محەممەدیش ڕێز لە سەرنجەکانی دەگرین و مافی خۆیتی بەڕاستی ئەم جۆرەی کە ئەو باسی دەکات لە ناو کۆمەڵگەی ئەمەدا ڕەنگە لە ناو کۆمەڵی ئیسلامیشدا کۆمەڵێک دیدگای وهای تێدا بەرامبەر بە هێزێکی دیکە بەڵام ئەمە ئاساییە دایکی ئەنەس سەرنجی بەڕێستان لەسەر کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی زۆر زۆر بەڕێزن زۆر زۆر پێشکەوتونێکیان خۆ من ئیسپادەم لێ کردوون نەک بەوە نەک بە لایەنگری چوومەتە دەرگایە ناومێدیان نەکردوم بڕۆ دەرگای ئەوان بزانە چی و پێڵەن چ سوکایەتێکرد پێکرد دەسێ مەنجەڵ تێنێ ئەڵە دەنگمان پێی مادوو ماستی وەکەڵە دەنگمان پێی مع الأسف بۆ ئەو برای و قسانە کردی بەس بێتە ناو سلێمانە و بێتە ناو کۆمەڵ بزانە چی پێ ئەڵێن مع الأسف بۆ ئەو برایەکە کردی ئەو قسانە ئاساییە دایکی ئەنەس لەناو پەیڕە و پرۆگرامی کۆمەڵی ئیسلامیداوەی کە من تاوەکو ئێستا بینی بێتم بەڕاستی فەزایەکی فراوان بۆ ئازادی ڕادەڕین هەندێک جار هەبووە کیژان خان لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ دایکی ئەنەس کیژان خان لە کەلارەوە لەگەڵمانە کیژان خان سڵاوتان لێبێت فەرموون بەڵێ من دەنگی خۆم بالیستی سەڵساری کۆمەڵی ئیسلامی کوردستانەدەم لەبەر چەند هۆکارەیەکەم لەوەی کە لایەنێکی ئیسلامیە ئەگەر پرسیاری ئەو کە خۆلایەنی ئیسلامی تریشمانەیە بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەنی هەڵۆز بۆ خاوەن مەردایەتی بووە بۆ نمە ئێستا لە گەرکەلارە نەخۆشخانەی وەکو بەخشین دروستکراوە خۆلایەنەکانی تر کە لە کۆمەڵ دەسەڵاتی زیاتریانێ دەتوانێت لەوە زیاتر خزمەتر کە بەڵام نەیان کردووە کۆمەڵ کە ڕێژەی کورسی و ڕێژەی لە دەسەڵات لەوە کەپتر کردوێتی کە ئەمە هەڵێستی مەردایەتی و توانێت کۆمەڵ بەدەرەخات لایەنەکایەتە بەلایەنی ئیسلامی عەلمانیە تا کەسە نەیان کردووە هەروەها لە کارنامەکەی لیستی کۆمەڵ زۆر پێجوان بەڕاستی ئەوەی کە پێویستە لە ئێستادا بۆ کۆمەڵگە ئاماژەات دروست سوودیشەیە بۆی من متمانی ساڵم بە سەدەم کاندیدانی کۆمەڵ ئیسلامیە بە هیوای ئەوەم کە ئەم جاریش دەنگدانێکی شەفافانە دەدوودە لە گزی و دەنگی گزی بتوانین لیستی سەڵساری کۆمەڵ ئیسلامی بە دەنگەکانمان سەر بخەین ئینشاڵڵا چاوەڕوانی سەرکەوتن لە کاندیدانەکەی متمانەمان پێیانە کە ئەوان دەبنە نوێنەری ڕاستەقینەی ئێمە لە بەرلەمانە کە جلەی و گاسندەکانمان بەلایانی دەسەڵات بگەێنین و دووبارە هەر لە سەرکەوتن نابن. سپاس بۆ کیژان خان سپاس بۆ سەرنجە ڕێکەکانی بەڕێستان سۆزان خان لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو سۆزان خان. ئالۆ بەڵێ سۆزان خان فەرموون. السلام علیکم. عەلەیکم سەلام سڵاوی خوا لە بەڕێستان بێ سۆزان خان بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموون. وەڵی بەڕاستی تەوەرێکی جوانە و کەناڵێکی پێشکەوتووە. سپاس. چیتان هەیە سەبارەت بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق ئەوان چیان کردووە؟ بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی سۆزان خان لە هەولێرەوە لەگەڵمان نەما هاوکارانم
بەڵێ پەیوەندیەکەی سۆزان خان پچڕا بەداخەوە باوکی عومەر لە کەلارەوە لەگەڵمانە. باوکی عومەر سڵاوی خواتان لێبێت فەرموون. ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش باوکی عومەر. دەستخۆشی بەرنامەکەت لێدەم. زۆر سپاس بۆ بەڕستان باوکی عومەر. تۆرەکەت لەسەر چییە؟ تەوەرەکە کارەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە 4 ساڵی ڕابردوودا لە پەرلەمانی عێراق وەکو هاوڵاتیەک چۆن هەڵیان دەسەنگێنن. کاندیدەکانی کۆمەڵ پەرلەمانتارەکانی کۆمەڵ چۆن بوون لەوێ لەبەرەی گەلدا بوون؟ بەڕاستی مروار گڵاری و مامۆستا سەریم شوشکەری و ئەحمەدی حاجی ڕەشید بەڕاستی چیتی وام نەدیە و خۆی شتەلمتیان نەداوە دەنگدەری ئەوانی من دەنگدەری پارتی دیموکراتی کوردستانم بەس زۆر حیفم هات ئەو کابرای و قوتانی کرد بەداخەوە پارتی لەبەر چاوم دەست کرد وهای لێکری کرد لە ژیان هەتا من ماڵم حتا من مامەگە دەنگم و پارتیدا من جۆک ئەوازم وەڵێ ڕاستەکەن ئەوان پشگیری هادی ئامرنیان کردەوە سەتا پەنجەرەیەکی کوردستانی بۆیان داوە دەستی وە چۆن پشگیری ناکەن بابە بەڵام بەڕێزی وە کاک ئەحمەدی حاجی ڕەشید قوربان ئەو ڕیشەکەی بم ئەو ڕیشەکەیە ئەی قوربان هەردوو چای بم بەو بەڕێزە و منافەسی ئەوانەی کرد لە پەرلەمانە بەداخەوە چەند کاسە بێتێکەیە موچیەکیان بۆ بردیارە تۆ قسەی ناخۆشەکەن بەداخەوە. باوکی عومەر ئێمە لە چوارچێوەیەک لە بۆعدێکی جوگرافی دەژین کە پێی دەگوترێت هەرێمی کوردستان هەمویان بەڕاستی بە زمانی شیرینی کوردی قسە دەکەن. ئەگەر ئەو قسانەی کاک محەممەد کردی هەر لە کەرکووکەوە عەرەبێک بووە بەڕاستی ڕەنگە لەسەر دڵمان گران بووە، بەڵام مادام بە زمانی شیرینی کوردی بەڕێزیان قسەی کردووە سەرنج و ڕەخنەی ئەگەرچی تاڕادەیەک تێشی پەڕان، بەڵام ئێمە هەر دەبێت دڵمان گەورە بێت و دەبێت قبوڵی بکەین چونکە ئەم جۆرە خوێندنەوانە ئەم جۆرە شخصیەتانە لەناو هەموو هێزە سیاسیەکاندا هەن. بەڵام سەرنجتان چیە وەکو وڵاتیەک لەسەر کارەکانی یاخود ئەو بەرگریە یاسایانەی کە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق کردویانە هەم لەسەر پرسی بوجە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید یاخود لەسەر پرسێکی وەک ئەوەی دوێنێکە لە پەرلەمانی عێراق گفتوگوی لەسەر کرا دیاریکردنی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. بەڕێستان لەسەرمانە سەرنجتان چییە؟ بەڕاستی جێی هیناوە ئەوەی کاک ئەحمەد عەشەویە شانازی پێوە بکەیت. بەڕاستی ئەوە جێی شانازیە بۆ کوردووە کاک ئەحمەدی حاجی ڕەشید وای کرد بەس بەداخەوە ئەمانە واکەن ئەوانیان لێکردووە. بەڕاستی یعنی ئەوە دڵبریندارکردنی ئەو هەموو خەڵقیەوە سەر وە پارتی دیموکراتی کوردستان نێت بەڵام زۆر بەداخەوە ئەو قسانەی کرد زۆر بەداخەوە پێویستە داوای لێبوردن بکات بەڕاستیەکەی لەبەردەم خوای گەورە و کۆمەڵی ئیسلامی ئەبێ داوای لێبوردن بکات. خۆشی بەرنامەکەت. سپاس باوکی عومەر لە کەلارەوە، سپاس بۆ بەڕێزتان کاک حسێن لە کفریەوە لەگەڵمانە. کاک حسێن سڵاوی خواتان لێبێت. سەرنجی بەڕێزتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە فەرمووی. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك حسين. دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەنسبەت کۆمەڵی ئیسلامی و لە پەرلەمانی کوردستانەوە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی جێگەی خۆی لە دڵی هەموو لایەکە کردووەتەوە. ئەبینین پەرلەمانتارۆک و کاک ئەحمەدی حاجی ڕەشید و کاک سەلیم شوشکەی و پەرلەمانتارەکانی تر بەڕاستی سەلماندویان یعنی وجدانی خۆیان مرتاح کردووە بۆ دەمدەرانەی کە دەنگیان پێداون و وجدانی خۆیان مرتاح کردە. من دڵخۆشیان لێکەم. من وەکو هەر تەنێ هەڵسوڕەیەکی بستنەوەی گۆڕانشم، بەڵام یعنی کۆمەڵ وای لێ کردووە یعنی لە ئایندەیەکی نزیکشدا پەیوەندی بە کۆمەڵی ئیسلامی شۆکەم یعنی سەلماندویانە کۆمەڵ سەلماندوێت و بەنسبەتی ئەوتایە کە تەلەفۆنەکەی کردەکەم ئەبێ دەستنوێش بگرێت ناوی کۆمەڵی ئیسلامی بێنێت چونکە هەر پارتیوێکی تێگەی ئەوانن کە ئەم خاڵ و ئەم وڵاتیان فرۆشتۆ خیانەتیان لە میلەتە کردەوە. ئەوە تا ئێستاش بە هاوکاری وڵاتانی دەرەوە بەڕەشە و گڕۆشە لە ئەحمەدی حاجی ڕەشید دەکەن و ناڵم بێتە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. بۆیە دڵخۆشیتان لێکەم سەرکەوتوو بن ئینشاءالله. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. کاک حسێن لە کفریەوە. کاک حسێن لە کفریەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان. ئارێز لە چوارقوڕنەوە لەگەڵمانە فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شكرا بەڕێزەکەم. زۆر سپاس کاک ئارێز. دەستخۆشی یەکەیەکەی ئەو بەڕێزانە دەکەم ئەگەر دەستیان دەنجیاندا بە ئەحمەدی حاجی ڕەشید. بۆچی؟ وڵای کابراکی سەرکەوتووە و هەڵوێ سێ برادەرەی پێشش کە قسەیکردن کاک محەممەد ئەوە فەقیرە کورە زاویان چووە وە دەزانن بە تاقیکاندیلێکی ڕێک دەریان دەکەین لێوەکانە، بەڵام پشتیوان بەخوای هەر بەردەوام دەبین هەر هەڵیان دەقەنین ئەوانە هەتا لەو جێگای زیان نابێتەوە
وتی ئەو خەڵکان چەند ساڵە دەیخۆن ئەوە فرعونەکان ڕۆیشتن سەدام حوسێن ڕۆی ئەوە معمەر قەزافی ڕۆی دار دنیا ڕۆی خەلافەوانی شەتا هەتا هەر نایخۆن بەڵام قەیدێ ناکەم ئەگەر ئەوەندە بترسێن و لە تاکە کەسێکی ئاوا زێڵام دە لەسەر تەلەڤیزۆنی و دەستخۆشتان لێ دەکەم و دەستخۆشی لە پیرۆزبایی گەرم لە کاک ئەحمەدی عازیڕەتیش دەکەم. تا چەند گرینگە بە تایبەت لەم کێشمەوە لەم سەروبەندە دۆخە ئاڵۆزی کە لە پرۆسی سیاسی لە عێراقدا دەگوزارێت لە ئێستادا هاوڵاتیان بیر لەوە بکەنەوە بەڕاستی کاندیدی خاوەن غیرەت و خاوەنی بوێری بنێرن بۆ ئەو شوێنانە بۆی کە بە چاوسول لێ سوورکردنەوە و بە تۆقاندن نەترسێت و سازش لەسەر مافەکانی کورد نەکات. بەڵێ وتەیەکی زۆر جوان هەیە دەڵێت کە ڕۆژێک هەڕەشەیان لێ کردی زانە لە ئاستی تۆدا لاوازن. بەڵێ ئەوە دەگەێنێت تۆ کابرا کە دیارە یعنی ئاواز قسانی پێ دەڵێن و ئاواز خوان میراک دەکەن ئەوە لاوازی خۆیانە کێشەمان نابێ دەستخۆشی بەرنامەکەش پێ دەکەم. سپاس بۆ کاک ئارێز، عەرز و کەوتن بۆ کۆمەڵ و سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک کاکگەردی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە وەردەگرین. کاکگەردی سڵاوی خوا لە بەڕێستان سەرنج و تێبینەکانتان چین فەرموون. سلام علیکم. عەلەیکە سەلام. دەستخۆشی ئەو بەرنامەیەتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەمە بەڕاستی با وەکو مسلمان نەک وەکو کۆمەڵ نەک وەکو حزب حاکم نەبەس وەکو مسلمان ئەمە نابێت لەوەی عاجز بین کەسێک تەلەفۆن دەکە یا کەسێک بەرۆ ڕوو یا قسەما پێدریان هەر شتێک ئەگەر توێستەکان لە بۆ نمونە مامۆستا سەلیم ئەگەر لە هەولێردا چەند قسەیشان لەسەری دابی ئەگەر نەقڵی شتێ دادەکوترێ پێگەی بەخۆتر دەبی دەرکردنی مەلا سەلیم لە هەولێرێ ئەوەی قەرز دەکەن وی لە مەلا سەلیمی کرد کە هەموو کورد لەگەر مەلا سەلیمی دابی ئەوانەی وەکو غێری حیزبەکان کێش وەکو مسلمان بوون هەموو لەگەری دابن لەگەر ئێستا پێشتر کەمە کەس دەگەری دابرن ئێستا زۆرتری بەگەکەتیا ئەمە نایبینەوە عاجز بین دومیش بەڕاستی یعنی ئەمە 27 ساڵە ئەمە سەوساوی دوو حیزبین حتا ئێستا کاژەگەر دابی با کەسێک استفاده لەو حیزبانە کردبی ئەگەر کەسێکی خۆیان نەبی ئەگەر لایەنگیری هەر حیزبەشکە بی بعدين لەناو هەموو وەکو ئاسایش و وەکو شرتە و وەکو هەموو تەوانی دیان لایە با کەسێکم نۆردینەوە لەناو کۆمەڵە کردیتمانێ ئەوە گۆڕانە کردیتمانێ ئەوە یەکگرتۆ کردیتمانێ یانەوەی ئێستا کە پەیدا بوو لە حیزبەکانی تر کردیتمانێ ئەوان تەنها بەرژەوەندی خۆیان دێ باش ئەم تدەن بە یەکێکی بدەم تەنها بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە وەڵڵی ئەمن بە ژیانی خۆمدا ئەندام پەرلەمانێکی دارش مەڵبەتی کۆمەڵیش نەدیتە بەس وەڵڵی ئەمن لەمێژە گوتم هەر کات تاکسۆران عومەر خۆی کاندیدتە لە هەر جێگایەک دەنجی من تەنها لۆویە ئەگەر سۆران عومەریش خۆی کاندید نەکتبایە باوەڕ بکە دەنگم بێت ئەزبەشی نەدەدا بەڕاستی پێ برێم ئەوەی ئەو کردی بۆ بەرگریکردن لە خەرک و لە سزلەکان و لەوانە یعنی کەسێکم نەدیتە ڕۆژ لە ڕۆژان ئەومە زیندانە نەمانێ ئەمە تا ئێستا بێسەر شوێنن هەدیکانە چێنە دەبا ئەوان دوێر بن بە ئەندا پەرلەمانێکی خوان لە لیستی خوان بابێ برێکان هەموو واتان پێدا ئەوانەی کە جیرانە دەبی لێ پێچینەوە لەگە بکرێتن و ئازاد بکرێن ئازادی چیکارکە کابرا دێ تەلەفۆن دەکە جوو دەدەیان ئەوە دەکە کابرا لە ئەوەندەی دەزانی و ناژی گۆشتانە عاجز بین لەوەتی ئیسلامەتیەکە هاتیە بەڵێن سپاس بۆ کاکگەردی لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان ئەمە نابی لەوەی عاجزی پێغەمبەر سەلام ئەو هەمە ڕکابەرەی هەبووە بەڕێستوشی کۆمەڵ ڕکابەری دەبی لۆنگۆز باشترە نەخراب کردی. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاکگەردی و ئەو بەڕێزانەش کە پێش تۆ پەیوەندیان کردووە وەڵامی ئەو بەڕێزە کاک محەممەدیان داهاوە لە کەرکووک بەڕاستی ئەمە کاتێک وەکو گەل وەکو میلەت لە بۆعدێکی جوگرافیدا پێش دەکەوین کە جیاوازبزیە حزبیەکان زۆر تۆخ نەکەینەوە کاک محەممەد قسەیەک دەکە ئێمە زۆر قسە لە سەرەمە نەکەین ئەمە تێڕوانینی ئەوە لە ناو هەموو حەزب و هێز و لانە سیاسەکاندا بەم جۆرە کۆمەڵە کەسانێک هەیە لەسەروی هەمویانەوە مادام هەمومان بە کوردی قسە دەکەین و لەسەر بستێک خاک کە پێی دەگوترێت هەرێمی کوردستان دەژین بەڕاستی دەبێ عەشق و خۆشەویستیەکی بێپایانمان هەبێت بۆ یەکتری ئەگەرچی جیاوازی سیاسی و جیاوازی فکری و ئاینیشمان
هەبێت تا بێگەشتنەوە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بە خوای میهرەبان دەسپێرم کوردستانێکی ئاوەتان و کامەران بۆ گەشت لایەک خواتان لەگەڵ